کیسەڵ خۆی دێتە ناوی دەیبڕی ئاوێدا دەیبڕی پڕێدە دەیخوا خۆی برنج عادەتێکی هەیە برنج هەتا ئاوی گەرم بێ باشترە دەبوو دێوە ناوی دەکەوێت ئەو پشتە گۆلانە دەدڕیوە ناوی دەکەوی خۆی تێوەردەدا لە پشدەرێ دوونەوە برنج دەکرێت خڕە دەکرێت گردەی پێ دەڵێن ئێمە لەگەڵ ئەو سەدرێ بۆندارێک هاوینان دوای تەوابوونی خوێندن دێم کار دەکەم وەڵا برنج بە حام برنج دووسێن بە دوونەوە دەکرێت ئەوە کە بە تۆ بکرێ بە تۆ لە بڵێن لە دەی شەش دەست پێ دەکرێت دەی شەش دەست پێ دەکرێەوەی کە بە تۆ دەیکا دەی شەش تا دەگاتە نزیکی مانگی پازدەی شەش ئەو دەوروبەرانە بەڵام بەو نەوحەی بە شەتڵ هەتا بڕوا بۆ کۆتایی مانگی شەش ناجەحترە ئەنی بشتە لە مانگی تەموزێ ناجەعتر لە نەوەکەوەی کە بە شەتڵ بکەی بەڵام لێ سامە و گۆلن کە بڕاون حازر کراون و ئاوی تێکراوە ئەنجار شتڵم بۆ هێناوە دامناوە وەکو ئەو کە دەیبینێ سات ئەوە بەو نەوحەی دەیچەقینینەوە وەڵا ئەوەیان ناجەحترە بۆ ئاوی سارد ئەوە شتڵ ناجەحترە بۆ ئاوی سارد خۆی برنج عادەتێکی هەیە برنج هەتا ئاوی گەرم بێ باشترە ینی زیاتر تین دەخۆی دەکاوە خۆ دەکەی بەس ئەو ئاوی ئێرەکانە ئاوی کوێستانەیە ساردا ئاوی سارد برنج چاک پێی ناڕوێ هەتا ئاو گەرمتر بێ باشە جا بۆیە من بە شتڵم بەکارهێناوە هەم ئاوەکەی ساردا هەم شوێنەکەی شوێنی چاکە بەوەی کە لە برنجی چەڵتووکی چاندنی چاکتر دەرچێت ئەوەیان باشترە تۆ دڵنیای کە ئێستا ئەوەیان من کە چخاندومە دڵنیام لەوەی کە تازە لە بوون و نەبوونی و لە ڕوان و نەڕوانەی دڵنیام لێ نەچێلەکە هەڵی دەگریتەوە و نەدر و دابا دەیخواوە شین بۆ هەفتێکی تقریبان خۆی دەگرێ هەتا خۆی نوێ دەکاتەوە بەس نابێ ئەو هەفتەی ئاوی لێ بەبڕێ هەتا خۆی نوێ دەکاتەوە دەبێت ئەوە ئاوی تێدابێ جا ئەگەرەوە هەفتەی خۆی نوێ کردەوە ئەو جارە دەتوانی وردەبین بین ئاوی لێ بەبڕێ و تێکێ و لێ بڕێکێکەوەتە بۆ خۆی گەشەی دەکا و ڕێگیدا دەکتێت وەڵا قوربان لە پشدەرێ دوونەوە برنج دەکرێت خڕە دەکرێت گردەی پێ دەڵێن ئێمە لەگەڵ ئەو سەدرێ بۆندارێک نەوعیکە شەنە وەکو عەمبەری هەیە وەکو نەجەفی هەیە وەکو تەعالوفی هەیە سێمانگی هەیە بەڵام زیاتر لە پشدەرێ خواست لەسەر ئەو سەدرەیە لەگەڵ برنجە خڕەی خۆماڵی هەیە ئەویش دوو نەوعی هەیە سپی هەیە گوڵسووریشی هەیە جا گوڵسوورەکەیان تامی خۆشترە و باشترە لە گوڵسپیەکەی دوایوان ئەوە یەکەمیانە ئەو برنجە یەکەم برنجیانە کە هەم بۆ تامێ هەم بۆ خۆشی هەم بۆ ئینتاجیش ئەو سەدرە ئەوە ئێستا کە من دەیچێنم لە هەمووی زیاترە نرخیی چاترە زیاترە و بازارشی خۆشترە لەوی دەدیکە زیاتر سەر دەبێت ئەو نەوعیکە ئێستامە دەیچەقێنین ئەوە بڵێن بە ئەکسەریەتی گرێدەر و حەفارەیە بە گرێدەر و حەفارەیە من ئەوام لێ کردوون ئەو دیوار و پاردانێک کە ڕاکشاون و تەنها ناوقەدەکانیشی بۆ خۆمە ناوی کەوتوم تێکم کردوونەتەوە کوێ بەرز و نزمی هەبێ پڕم کردوەوە چاکم کردووە و ئاوم تێکردووە و ئەوانش خوا قال بێ ساکە هیدایەتی ئەمدا خدای گەورە هەسەن بە کرێکاری شاتوون لەگەڵم قوربان کاری سروشتیەوە کاری خوا هیچ کەس ناتوانین پێشبینی بکات بەدەست خوای گەورەیە و کاری ئاژەڵ و شیواش کە بڵێن بێتە ناوی ئەرێ وەڵا ئێرەکانە بەتایبەتی ئەو منتیقەی سەر ئەو ڕووبارە هەتا دەشتە سەرێ و خوارێک دوو چۆمان و منتیقەی بەرازی یەکجار زۆرە حاڵی بووی دێوە ناوی دەکەوێت ئەو پشتە گۆلانە دەدڕیوە ناوی دەکەوی خۆی تێوەردەدا وەکو بڵێن دەیخوا و فڕێی دەدا دەیجووی دەنا مەترسی لافاویشەوە کاری سروشتیەوە کاری خواپیا و دەسەڵاتی نییە هەچی بێ ناتوانانی پێشبینی بکەین کیسەڵ ئێستا بەهۆی کە کاسپی زۆر دەکرێت بە تایبەتی برنج کیسەڵ بەو حەدەی کەم بۆتەوە لە ناو برنجی بەڵام ساڵان کە برنجمە دوایەوەتەکان برنجم دەکرد شێو دەچوین لەسەر لەکوێ کە ئاو دێتە ناو برنجی لەوێ تۆڕماندا دەنا شتماندا دەنیان لە قوناوەکە لەکوێ ئاو دەردەچۆ کە تۆڕ دەهات کیسەڵ دەهات بیگری و نەشتەوە نێتە ناوی برنجەکەی کیسەڵ خۆی دێتە ناوی دەیبڕی ئاوێدا دەیبڕی پڕێدە دەیخوا ئەوەی ئاوێدا دەیخوا و سەرەکەی وشی دەبێانی نایهێڵێ بەڵام ئێستا لەبەرەوەی کە کاسپێکە زۆر دەکرێت خەڵکەکە لە هەموو شوێنێکی دەکرێت بەو حەدەی بەراس چی کیسەڵ زەڕی پێنادا ئێستا کەمە والله دوانێ حالەتەن لە ماڵەوە چوارنی وەڵەسی بۆ سەعات 5 دەگەین ئێرە ئێوارانیش بۆ سەعات 4 دەڕۆینەوە والله شەکە چۆن چۆنی ئەوە ڕێگی پێوەیە نابێ یعنی ڕێگی پێوە نەبێ ڕێگی پێوەیە ئاوا دیچەقینی بەڕاستی بەس نابێ خوار بێ ئاوا شوێنی وهەیە ئاوەکەی زۆرە دەبێ شتڵەکەی گەورەتر بێ شوێنی واشێ ئاوەکەی ئەمەدە شتڵەکەی بچووکتر بێ هەرەوەی هیچ کەی تێدا نییە بۆ خۆم لە بەشی شکاری نەخۆشەکانم
هاوینان دوای تەوابوونی خوێندن دێم کار دەکەم واللهی نەزۆر قورسە نەزۆر ئاسانە ئیشەکە وەیە گەرمات پێ دەکەوێ و گەرم دەبی و قالبت بە قوڕ دەبێ و کەنا ئیشەکە لە زانێکی وای ناوێ هەر ئاوری چەقینتەوە گڵەکەوتەوە ناوچەی پشدەر ناوچەیەکی بەپیتە حالەتەن بەپێ ئەوەی کە ساڵانە ماشەڵڵە بارانێکی زۆر لێ دەبارێ و عرزەکەش و خاکەشی بەپیتە و یعنی بڵێ گەڵولیتەی زۆرە ئەگەر بێت و حکومەت لانی پەیوەندیدار هاوکاریمان بکە دەتوانین بەرهەمی ناوخۆ ئەوەندە دابین کەین کە پێشمان بەدەرەوە نەبێ